زاني پیغمبر خواشی دفرمید صلى الله عليه وسلم دفرمید للصائم فرحتان يفرحهما إذا أفطر فرح بفطره وإذا لقي ربه فرح بصومه. إنسان روجوان دو خوشی بۆ هەیە، دوو خۆشی چاوەڕێی دەکات. یەکەمیان کاتێک کە ڕۆژوو دەشکێنێ ئێوارە دڵخۆشە، ڕۆژەکەی شکان الحەمدوللا ئەم ڕۆژم گرت سوپاس بۆ خوای گەورە، خوای یارمەتی دام ئەمڕۆ توانین بە ڕۆژوو بم. دومیش کاتێک کە دەگاتە خزمەتی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە دڵخۆش ئەبێت بە ڕۆژوو گرتنەکەی. کاتێک گەشتە خزمەتی خوای پەروەردگار لە ساحەی مەحشەر لە ڕۆژی محاسەبەدا زۆر دڵخۆش دەبی بە ڕۆژوو گرتنەکەت، مرتاحت ئەکا، دڵخۆش دەکا. خوای گیان سپاس بۆ تۆ کە لە دنیادا بە ڕۆژوو بووم. کەواتە خۆشی و شادی ڕۆژی قیامەت چاوەڕێتە ئەی کەسی کە بە ڕۆژوو دەبیت، ئەی ئەو کەسێک کە ڕۆژوو دەگریت. خەفەت مەخۆ ڕۆژێک کە گەشتە خزمەتی خوای پەروەردگار خوای گەورە پاداشتێکت ئەداتەوە لەسەر ئەو ڕۆژوەی کە گرتووتە، دڵخۆش دەبی، مرتاح دەبی، زۆریش دڵخۆش دەبی. ئەو کاتە دڵی خۆزگایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بوومایە، خۆزگایە زیاتر ڕۆژوم بگرتایە، بەڵام خۆزگەداری بێبەرە، دڵخۆشمان دەکا. ئاخر خاڵیش دەمەوێت باسی کەم تۆی ڕۆژوان بەڕێزم لای خوای گەورە زۆر بەڕێزیت. پیغمبری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم ولخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. بۆنی ناخۆشی دەمی ڕۆژوان کە ئینسان بە ڕۆژوو دەبێ بۆنی ناخۆش لە مەعیدە و لە دەمیەوە دێت، ئەو بۆنە ناخۆشە کە مرۆڤ پێی ئیزعاجە بێ، خۆشت پێی ئیزعاجە بی، لای خوای پەروەردگار لە بۆنی میسک خۆشترە. هاشە لای خوای گەورە تۆی خۆشەوێت و ڕۆژوان، یعنی ئەو بۆنی دەمت لای خوا لە میسک بۆنی خۆشتر و پاکترە. کەواتە دڵخۆش بە کاتێکە بە ڕۆژووی خەم مەخۆ بۆنی دەمت دێ، ئەو بۆنی دەمە لای خوای گەورە زۆر بەڕێزە، خوای گەورە پێی خۆشە تۆ بە ڕۆژوو بی بۆنی دەمت بێ، بۆی ئەو بۆنە لای خوای پەروەردگار لە میسک خۆشترە. کەواتە تۆی ڕۆژوان زۆر بەڕێزی. ئەوەشی کە ڕۆژوو ناگرێ بەبێ عەزل لای خوای گەورە هیچ ڕێزێکی نییە.